خۆشەویستان قەڵەوی یعنی چ یعنی کۆکردنەوەی تاقەی زۆر سەرف نەکردنی لە ئینسانێکیدا وای لێ دەکا دەبێتە هۆی کۆکردنەوەی کۆمەڵک نەخۆشی لە کەسی کە پێ دەرێن سیندرۆم obesity is a syndrome obesity is a syndrome کەوا قەڵەوی سەرچاوەی کۆمەڵک نەخۆشیە ئەو مەشاکلانە کە تووشی ئینسانێکی دەبیتن بەهۆی قەڵەوی بە تایبەتی زۆر هەستی پێ ناکەن تاوەکو تەمەتان دەگاتە سەروی 45 ساڵ لە پاش 45 ساڵی ئەو جەکە لە 50 ئادویت کرد ئەو قسانم تێدەگەن بەڕاستی مەشاکلی زۆری هەیە هەر لە مەشاکلی جنسی ڕادەست پێ بکە یەکەکە لە هۆکارەکانی نەزۆچی هەر لە ئەسبابی لاق ئێشە و پشت ئێشەی هەر لە ئەوەی کە لە بواری کۆمەڵایەتی و کۆمەڵک مەشاکلی دەبیتن لە بواری جەستەیی لە بواری فیزیکی دەبیتە مەزدەری نەخۆشە درێژخانەکان وەکو زەخت و سوکەری و جەڵتەی قەلبی کۆمەڵک مەشاکلی گەورەی لێ دروست دەبیتن لێیەکە ئەوها بینە پێش چاوی خۆتان ئەوانەی کە قەڵەون ئیسێبی ئەوەی بکە فەردەك شکر لەسەر شانتە یان دوو بلۆکتینا لەسەر شانت دانایە ئەتو بەو دوو بلۆکە و معدل دەسوڕی دەجوورەی دەچێ بازاڕی دێی دەچێ مزگەفتێ دەچێ مطبەغی دەچێ ناخواردنی دەچێ مەرافقی ئەو دوو بلۆکە لەسەر شانتە ئەو چۆکانەت چی لێ دێتن حتمما ئەو چۆکانەت بە مروری زەمن زۆر هیلاکت دەکا ئەو یەک جگە لەوەی ئەتو 50 کیلۆی زیادە لە جسمی هەیە دڵ ناچارە خینی لە بۆ 50 کیلۆی زیادە بنێریتن بەبێ ئەوی ئیسیفادەی لێ بکەیت ئەو دڵێ چەند چی لێ دێ ماندی دەبیتن جگە لەوەی ئەو دوودانانە بای 50 کیلۆ زیاتر خواردنی دەخۆی ئەو دانانەت هیلاک دەبیتن ئەو مەعیدەیە هیلاک دەبی جەرگ هیلاک دەبی کلیەکانت هیلاک دەبی ئەو هەموو تەصفی خینی دەکاتن ڕیخەلۆکەکانت جگە لەوەی ئەو هەموو کاتل دەڕوا لە مەرافقی یعنی دەکەونەوە ئارەقەی لە کاتی مەرافقی جاری وایە لۆ چونکە ئەو ڕیخەلۆکانت ماندی دەبی تەمەشاکە لە پرچتەتانی نۆکت هیلاک دەکەی بەلاش و علاش ینی بەبێ ئیسیفادا 50 کیلۆ لە خۆت دانایە و زیادە لەگە جسمت دەسوڕێتەوە ئەوە بەڕاستی ئەوەی هۆشیاری هەبێتن دەبی خۆی بپارێزی لە قەڵەوی میهرەبانی دڵسۆزی و لێزانی